گفتگۆ دەکەین لەبارەی جینۆسایدی ئێزدیانەوە، لەبارەی داگیرکردنی شەنگالەوە، لەبارەی هەوڵەکان بۆ ئاشکراکردنی چارەنووسی ئەو خوشک و دایکانەمان کە لە جینۆسایدی ئێزدیەکاندا 12 ساڵ لەمەوبەر لە 12 ساڵ لەمەوبەرەوە بێسەروشێنن. ئەمڕۆ گفتوگوێم پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک سەگڤان موراجوندی کەسایەتی ئێزدی. کاک سەگڤان سڵاو لێبێ. سڵاو لێوەش بەخێراتی سەرچاو گەلک مەمنۆن. زۆر بەخێر بێ. کاک سەگڤان بەڕێزت دەزانین ساڵانێکی زۆرە لە سەرۆکایەتی کۆمار لە خەمی گەیاندنی دەنگی ئێزدیەکاندای. بەخێراتی سەرچاو گەلک مەمنۆن. چیت هەیە بۆ ئەم ڕۆژە؟ زۆر سپاس بەوە و بۆ بینەرێتوە تێژە دیارە قەدەرا ملەتێمە وەسایە هەر یادێ ڕۆژێت تراجیدی بکەین ئیرۆ 12 ساڵ دەرباز من سەر تراجیدی جینۆسایدکردنا ئێزدیا وال شنگار ڕوودایی 2014 ژێر دەستێ درنترین مەخلوقێت ڤی چەرخی و داعشن. طبعا بدايات سري رزت جمينا برانبروان قرباني وجانغورية ازيد خانه وهروسا دستخوشي وسرفرازية خوازم بو وان كسو كارت ازدي ابت او بلامارا وحشيانا راوستان دين الجيان شنغالي دمكي دا ارتشن بناوتشي برانبر داعش نكارين براوستان ونكارين بسكنن ونكارين هجومتوان بوستينن لازدي جافنا ترسياخو ميرخواسياخو برانبري وان داعشا سكنينو ونهلا تشيا شنغال كو دائما ناقها كبو ازديا الحمو فرمانادا نهلا او تشيا داغير كرنش لا تيرورستن داعش با من بخوشا تشكي بحث هندي بكين جنابتشك إشارة البراهية بيداك وبوتشي أفرودا حتى أم في برسيارة جوابنا دين بدرستي أم السرنا ساكنين وأم نقاط نخي نسر حرفا كتبيشن أم نكارين يعني برامبر جينوسايد الدير رجريه بكين أول روداي هل بتحمو قلن عراقي زانن 2003 رشما قور بقور نما واقعك سياسي انه درس بالعراق حمو عراقي طبعا بما فيها المناطق المتنازع عليها او كوشنغاله شنغال بحكم الامر الواقع كفت بن دست لانك سياسي دياري كراوده او لان سياسي حمو جمكت حكم رانيه خصنا الدست خودا بقرش ملف امني ملف عسكري ملف اداري همو او ملفاتنا كفتنا الدست وآلي سياسي ده هطا 2014 طبعا بري شنغال بيتا داگیر کردنش لای داعش و دهی شش هكل بيرا وبيتا حتما بيرا خلق عراق دهي شش موصل تيتا داگیر کردنش لای تيرورستن داعش و وقت موصل هاتي داگیر کردن و دور برن شنغال شي بشك شي هاتنا داگیر کردن قالك الرومبو بوما ازديا خاصة خلق شنغال كو وجها داعش يا بيت يا تيرورستن داعش يا بيت شنغال بتن اجبر چندين اقرا موقعي استراتيجي موقعي جغرافي خلقي كو اينكي دينا بوان احتمال بو بروباغندا كو دشي اين دي بجنجن الشري بكن احتمال بوان اسانتر بتن وكي غزوات تبري شاوة سردمة عباسية واموية وصفوية وان سردمت كفن بسر ازديا هاتينا هرب نفسها وي بروباغندا بنفسها وي رسالة بلامارا شنغالي شيدان باورياما وي وقتي بتشيا قايم بو ما تقول هيزن كردستاني الودري دي برفانيش خاك وشرفة خوكان ومخابني با تشابو الروجا كادا مريني 10,000 بيشمرق الودري بون يعني مقاومة ناكرن وكو بيويست أو هاتي كرن الجر أزر وسيباشي خضري وهندك مناطق الجنوبية شنغال الويدر إزديا برسنجي وان بلامار داعش التيرورستي قرتن
هەتا حدێکی باش بووکو خەڵک خۆ ڕزگارکەن بچن وەکی مابەرینۆکە گوتی پەناگە هێوان دائیمی و ئەبەدی و چیای شنگالە هەتا ژن و زارۆک و گەنج و ئەو هەندێک بچن ڕزگار بن. هەکە ئەوی لایەنی سیاسی هێلا بە ئێزدی بێنە چەکدارکردن ئەوە ڕوودای ڕوونەتدا. هەکەوی لایەنی سیاسی خوندناوێ بۆ واقع سیاسیەوی وەختیە دروست بە ئەوە ڕوودای ڕوونەتدا. سەرکردەکی وان جارێکە من دیتت هۆڵێکێدا و گەلک ئێزدی ئیت حازر بوون گوت مەتزانی شنگال وات دەوێ گورگیدا. باشە تو وەکو سەرکردەکی سیاسی تو بزانی شنگال وات دەوێ گورگیدا تو بێت وەکو سەرکردەیەک هەکەی ژیر بی قراءاتە خوندناتە سیاسی دروست بتن تو بێت خەڵکی خۆ پارێزی تو بێت تەنەبوع پاشە ڕۆژێ بکەی دەچی ڕوودەت ڤیابە وە کارە کردبا شنگال ئەڤالێق ڕوودای ڕوونەدابە ئەو بوو هاتە ڕوودان مخابنیڤە. نۆکەشی بێتەوە هەکە ئەم بەرە خۆ بدەینەوە 12 ساڵ دەرباز بوون هەر هەمان ئالیە سیاسیە ڕێگریە گەلک تشتات کەتن مەثەڵەن ئەم دایمەن بێشین جینۆسایت یە بەردەوامە. بۆچی ئەمە بێشین جینۆسایت بەردەوامە؟ بەڵێ بەردەوامە دەبێشمەوە و بۆ بینەراشی ڕۆنکەم بۆچی بەردەوامە. بەردەوامە چەنگ و هەتانۆکە سەدان کەسێدمە ئیت بێ سەروشونن. مەسیرێوان نەیدیارە چارە نویسێوان نەیدیارە وەختی خۆدا سەردەستە داعش هاتنە ڕفاندن و هەتانۆکە نەدیارن. هەتانۆکە بترش 120,000 ئاوارە وێلکەمپێن کوردستانی تا ئێستا چەند مەسەلەن بێسەروشێنن بە دەقیقی؟ دقیقی چەنگ و توزانی هەندێک کاتنە ڕزگارکردن هەندێک وێتماین هەندێک کاتنە شەهیدکردن دقیقی وەک ژمارە نزانین بەس 2000 کەس تێ هەینە بترن 2000 110,000 کەس بتر هەتانۆکە ئاوارەیە ماین هەتانۆکە ئیدارە شنگالک و 2014 وەرە هەتانۆکە ئەبە چەند سێ سەرۆک کۆمار سێ سەرۆک وەزیران سێ چار محافظێت نینەوە هاتنەدانان معقول هاتانۆکە ئیرادەکە سیاسیە بهێز نەبتن و قایم مەقامیان ئیدارە خۆجی یا شنگالێ جێبەجێکەن و ئیدارەکە درست بۆ وێ قەزای دروستکەن قەضا وەحید الهەموو عێراقی هەتانۆکە قەضا شنگالە و ئەف دەردەسەریە و ئەف نەهامەتیەشە کە بسەری هاتی هێشتا مەقام نینە هێشتا ئیدارە مەحەلی لێ دەرێ کارێ خۆ ناکەتن. بلیبان هەرسێ ئەوێت ما گوتین و جینۆسایتیە بەردەوامە ئەوە 12 ساڵە دەستی ئابەدانکردن نەهاتیە درێژکردن بۆ شنگال. نەش ئالیە مجتەمەعی دەولی بە نەش ئالیە حکوومەتە فیدرالی بە نەش ئالیە حکوومەتە هەرێمێ بە نەش ئالیە حکوومەتە خۆجی یا مووسڵ بە. عادەتەن چی وڵاتی ڕێزێل هاوڵاتیە خۆ بگرن وەختێ کارەساتێک چیە سروشتی بێت چیە دەستکرد بتن سەرێ ملەتێوان بێتن هەموو وەکی نەفیر عام دروستکەندا ئەو ناوچەیە بێتە ئاوەدانکردن. ئەمە بینین ڕۆژ بە ڕۆژێ شنگال بتر تێتە چەوساندن و بتر تێتە تەپەسەرکردن. یادی هەرمت بێت ئەس بێشم ئەوە ئێکش ئەسبابە ئەوەکو بابەتێ بووە بابەتێکی سراعەکە سیاسی ناوچەیی سەر شنگال ژبەر مووقعەوەی استراتیجیە گەلێکی گرنگ و ژبەر بێ چەندێکی هەتانەها حکوومەتە خۆجی نەهێلای بێتە دامەزراندن و دا ئەرکێ خۆی طبیعی بۆ هاوڵاتیان و خەدەماتە هەوڵاتیانی ئێستا چۆنی شوکاری خۆیان ڕاییەکەن ینی کە قایم قامی نەبێ کە ینی بەرپرسیارەتی لەوێ خەڵک نەزانێت لەگەڵ کوێدا قسە بکە. کارەسات ئەمە وا دوێ دەرێدا نۆکە هەندێک دەوائرێت شنگالێڤەنە دائیرە کوال فەیدێ دائیرە کوال دهۆک دائیرە کوال بەعشیقە دائیرە کوال مووسڵ هەندێک دائیرەشی فەرمانگە و ئەوێت طبیعی وێت هەینە شنگالێ بەس وەکو ڕئیسێ وەحدە ئیداری کە قایم مەقامە ئەگەر ئەو نەبتن ینی حکوومەت نییە مەجبورە بچن بۆ کاروبارێن خۆیان ڕۆژانە بچنە مووسڵ یان بچنە ڤان دەوائرە دیێڤێل دهۆک و بەعشیقە و ئاردێدی. باشە کاکسەگ ئێستا بە دیاریکەی شنگال بەدەستکیەوەیە؟ شنگال حالیان لە ڕووی ئالیە ئەمنیڤە جێشی عێراقی لێ دەرێت سەر حدودی جێشی عێراقی زەوت کردیان
نافخۆ شنگالشی شرطە اتحادی لەیە وهندك فصائل حشد الشعبي الويدري هينا وهندك بشمرقة هن ازدي بخوشي الويدر هينا طبعا هندك ازدي خلق منطقة الحشد الشعبي شي آلية أمني و وضع الشنغال نوكا باشا نخرابة بس ما دفيت باشتر بتن ما دفيت حكومة خوجيها بدا هم رئيس وحدة إدارية هم رئيس ملف أمني بتن دا شنقو أف آلية جدا جدا عسكري وأمني هبن الإيك بقعة جغرافيا بتشوك و هكا السرك نبتن فلتان شبت الحمد لله طانوكا باشا وصي أمني خراب نينا كي رجل لو قايم خامك بو شنغال دابندري قايم خام رنگا يكك بلو بوستاني كبوستكي زور اسايه بور قضاياكي ديكا إشارة بچندكر رهندن نافچي وهين شنغال دا هندك أبعاد سياسي وهين صراعك سياسي سر شنغال هيا أفا بترجر عليك سياسي معين وهي دفت باردوخن شنغال بزفرنا وبري سي هشتي 2014 كخلق شنغال أفا قد قبولنا كان أفا رجريل هندت كان كو قايم مقام شي بيت دانان چندين جار البغداد والواهات يدان قايم مقامك بيت دانان إرادة حكومي بيت فرس كران ده رجريل لكن يعني بيانو جدا جدا يعني بري چند روزه كم هولك هبوش آلية محافظة نينوا أو رئيس وحدة إداري حموية حكومة محلية نينوا كاري خور رابطا قايم مقامك دانة حتى هكا وكالة شي بيت دانان بس أبي مرحلة درباس كان نهاتا كران طبعا بشتي أنجام دانا هالبشاردنت أنجمنت بارزقها بري 2 سال وچندك يا نينوا هاتا كران ايكش اركت اساسيه جواتا انجمنا بارزقه او كو قايم مقامه مدير ناحيه ورئيسه وحده اداري وامني تو محافظه دانه او بو جواتا يا بارزقها نينوا كومبون اخو كران كادر كات دس نشان كران بتا قايم مقام شنغال للرجري لهاتا كران بيانوت قانوني إداري جدا نت منطقي كوافات شنابة دس بكاربة هطا حمو آلية سياسية منطقية أي روشي خدمة جزارية سلوتشون روشا خدمة جزارية الودرة نوكي بيويستا خاصة في جينوسايد درباز بوين أم بس باشترش بري چند سالك باشا أوداني تدا هي كيما قالك كيما نا والله نينا كما بله باشا خلقي بو دقريتوا مثلا لمرور يم 12 ساڵە دا خلق زۆر دەگەڕێتەوە یان نا ئەو هەندێک زانیاری ئەمەژە بۆ دەکەن یعنی ئێستا من بچمە شنگالەوە دەبێت کێک لە نێو شنگال کەفالەتم بکە یا بۆ نمونە بڵێەوە دێ بۆ لای من ئەنجا ڕێگە دەدرێ هاوڵاتێک بچێتە ئەوێەوە ڕێگریکردن ئەلگەڕاندنە ئاوارە هەتانۆکەوە هەی بەری 2 ساڵە وەزارەتە کۆچ و کۆچبەرانی عێراقی بەرنامە خۆدانا و بەری 2 ساڵاشی ئەو بەرنامە حکوومەتە بەڕێز محەممەد شیع سوودانی وەختە هاتیە دامەزراندن بەری 4 ساڵ و نیوە ئێکش بنودت كارنامة حكومية ويسردمي أو بود خلال 6 مهادا لازم ملف آواري بيتا قرطن حمو عراقي هنجي لقلك أردين دن آوارا هبون لبشتي 6 مها تقريبا حمو كمبت آواري هادنا قرطن بتنة هرما كردستان نبا وبتنة بارزقها دهوكي وإدارة سربخوا زاخو أفي وكر وسيلة كوچ برايوي سردمي يعني تصريحات تويت اشكرابون اتهام حكومتها هرمت كر خاصة وزارة نافخو حكومتها هرما كردستان ناها وكارا والريجري الماتكتن حتى الريجري الوزيري كرن بچ سردانا كامباك بكتن كابزانة الروشاوان شاويا انه كاسنا بشم ريكارن وزارة كوچ برا حمود درست بون
بس أبا حتى وكر وزيرة بشت دعوة تسجيل كتن سر حكومة هرمة كو أبا هاوكارنينا هكا برنامج حكومة يا محمد برئيس محمد شيع السوداني أوي سردمي هكا غازن ده هاتا كران كو وزارة كوچ برا أما لفي أوارا جيبا جنا كريا تقر البيشيامن أبنا إيكشي حكومة هرمة وشكيات علني وأشكرات تسجيل كرسر حكومة هرمة كو هن تاريكارن بقران كيسا بردوامة قبلين بيسا شو هرقن أدري وأورانا هنجي قربو كرناوان تاتا كرن نوكو بارودوخ داري العراق قال خرابه بحكم في شر النافشه هاتي درست كرنو صادرات نفطيه عراقي الموسيقى هرمز درباس نابنو بارودوخ داري قالك خرابه لو ما قربو كرناوان نوكو هاتي الراوستاندن بس همان او تقروا او حاضرا زفران دناوان بس نوكا حكومة عراقي احتمالا بيتشينا بتنوكو جاران قربو كرنا وان كسابكت أبي بزفران زۆر باشە ئێستا سەلە سەرۆ بکەین ئەو هۆڵانەی لەم چەند ساڵەدا دراون بۆ ڕزگاربوونی بێسەر و شوێنەکان هەوڵەکان چین هەوڵەکان لە جێگی خواستیەوەدان ئەبوو چی بکرایە کە نەکرا هەوڵەکان سەر دوو ئاستا هات نەکردن هەردوو ئازشی نەوەکو پێویست بوون ئێکژێ سەرۆکاتیا کۆمار بەرینۆکە جەنابەتە پرسیارشی کرد کاوەچی کردە ڕاستی کاروێ هاتیەکردن سەر ڤێجینۆسایدێ ئێکشوان کارن گرنگن هاتیەکردن ئەو بۆ یاسایە ڕزگاربوون ئێزدی ئەوە هاتیە پەسەندکردن پەرلەمانی عراقیدا 2021 ئێکش فقرات تو ياسا اوكو افت دست داعش هاتينا الرفاندن اللي شناك بيتا تشكيل كران بو ديار كرنا مصيريوان ورزقار كرناوان او بو حسب قانون اللي شناك هاتا تشكيل كران وقت خودا وقت برئيس عادل عبد المهدي وبشتين شي بردوام بو وكو بيويست نەکارین کارە خۆ بکەن چەنگۆ خەڵک بێت خەڵکی متعاون بێتن مەثەڵان خەڵکی مووسڵ یان خەڵکی دەڤەرەکەدی زارۆکەکی ئێزدیاوێ وی وەختی تەمەنەوی چەند هەیڤک بوون یان ساڵک بوو نۆکەش نافواندا مەزم بۆی نزانەتن ئەڤە ئێزدیە چوو شنگال نزانەتن هەکە دەیک و بابێتوی بخۆوی نەناسن یان ئێکی نێزیکیوان یان ئەبێت هاتینە ڕفاندن بۆ وڵاتێت سووریا تورکیا وان دەوروبەرە جا ئەف پرۆسێسە هەموو یەب زەحمەت بوو مەکتەبا بەڕێز نەچیروان بارزانی فەرعەک بەکردن بۆ هەندێک و دووەدا چۆنێ بکەن و وان کەسا ڕزگارکەن ئەوان هەتا حەدێکی چەنگ و ئێزدی تێدا بوون و چەنگ و تەواصلاوان لەگەڵ کۆمەلگەها ئێزدی هەبوو کارین چەند کەسەکە ڕزگارکەن هەرچەندە ملاحەڵاتی گەلک سەرکارێوان هەینە بەس چەندێ ڕەت و چەند ملاحەڵات هەبن ئێک ڕوحێت و ڕزگارکەیش دەستی داعش ئەوە بتنێ بتە دەستکەفتی و بتە ئەنجازەکە مەزن ینی چاوپۆشی لەوەکەن ئەگەر هەڵەو کەم و کوڕێک هەبوو بێ گرنگەوەیە کە کەسێکشان ڕزگار کردبێ هەر گرنگە بێ کومان باشە ئەبێ چی بکرێ ئێستا ئەم کەیسێسە لە جیاندا ینی دەزانین کاری زۆر بۆ کراوە هەر لە هەوڵەکانی نادیە موراد و ئۆتیمانی تر و خەڵکی دیکە و بۆی لە جیاندا ئەم کەیسە بناسێنرێ ئەبێ چی بۆ بکرێ ئەبێ ئێمە لە خۆی مەلەفێکی ئینسانی سیاسی قانونیە بابەتە ئینسانیەکە تا ئێستا هەتانۆکە گەلک وڵاتە دانە پندێدانایە ئەوە ڕووداویی نۆسایدە بەرامبەر ئێزدیا هاتیەکردن زێرەترش 12 وڵاتە دان پێدان کردە و محاکمشی فترة بو فترة أوروبي خاصة ألمانيا مهتمة بقضية أو كسد دستها بوينات دستوان صور بوينات خونا إزديادا يعني شنغاليادا بين محاسبة كرن قانونيا الوان محاكمة أو قلق جرن بيتا كرن أو أم تركيز بإخينا سر جانبت قانوني شنو كيفا دا جارك دي أف جينوسايدنا روندان
چەنگۆ دیارە هەکە ئەم پێ جینۆسایدت بەرینەوەکە ئێتخۆ چۆباینە فترە عباسیە ئەمەویە سەفەویە عوسمانیە سەردەمێن حکوومەتن عێراقی جودا جودا بەرامبەری فەیلیا هاتیەکردن بەرامبەر بارزانیا هاتیەکردن بەرامبەر ئێزدیا چەندین جارە هاتیەکردن هەکە ئەمەل پێ چۆباینە ئالیە قانونی بە احتیمالە ئەڤێن نیازن هۆساکێت خراپ هەین گەلک حسابات کردبانە هەتا جارەکەدی ویکاری بکەن نەمانتوانیەوە دوژمنەکانی خۆمان بترسێنین بڵێ نەگەر جینۆسایدمان بکەن چارە نووسان چی دەبێت بیانی لەبەری بێمە وەک ئاماژەت پێکرد بۆ قەزیەکانی ترمان خەمسار بووین چاوپۆشی هاتیەکردنەوە جا هەکە ئەمەل پێوان چۆباینە احتیمالە ئەڤەشی نەهات بە ڕوودان ئەوانۆکە هاتی ڕوودان ئەمل هێرە ستۆپێکی دانین هەر هیچ نەبتن مشتمای دەولی هاوکارە لەگەڵما ئەحزاب لایەنە سیاسیت عێراقی هاوکارن لایەنە سیاسیت کوردستانی هەندێکش دڵ هاوکارن هەندێک ڕووکەش هاوکارن هەرچاو بتن ینی قەزیەکە وەسایە نەکارن بێژن ئەم هاوکار ناوین ئالیە قانونی ئەوە مال سەرۆکاتیا کۆمار بخۆ مەسەڵەن ما تعديلك بالركر بو برلمان العراق وقت خدا قانون المحاكمة الجنائية العراقية العليا أبا سرانة رجيم الصدامي بهاتنا محاكمة كرن طبعا وي قانون دا بس تاوان رجيم بعض برامبر قالن عراقي كري دينا محاسبة كنا ما محاولة كر السروكات يا كومارش بلي وان تاوان بأسيا أنجام داين سران صدامي بالذات برامبر عراقية أم تاوان داعشي إضافة كين دا نفسها محكمة شنكو خبرة هي شارزاي هي زانن شاوا فان كيساب جولين البرلماني ريجري لها تكرن ريجريوان شيء أو بوجوتنا أم ده قانونك سربخويا سايك سربخو شكين بو محاسبة كرنا سران داعش بديتنا ما هنجيشي ونوكشي هربو هندي بو دا أف تعديلا ما سروكات يا كومار بالركري نتا جيبا جيكرن هولد ما بردواما كو ام شالي قانوني و ريغريه بكين داكو غارانتيا هنده بكين شاركه دي اف جينوسايدنا روندان او شي هنده محاسبه وان كسن دستد وان صوربين وان خونا ازديا وان كسن هاري كاريا وان شكري مفروضه بين محاسبه كرنش اليه يا صاحبه باشا بەشێک لە خوشک برایزتەکان کە لە دەستی داعشی ڕزگار بوون یان لە جینۆسایدەکەدا ڕزگار بوون بێگومان تووشی نوع حاڵەتی دەرونی دەبن کاریگەریان لەسەر دەمێنێ هیچ سنتەر و ڕێکخرا و دام و دەستگایەکی فەرمی هەیە هاوکاری ئەمان بێ ئەو حەسەبی وێ یاسای ڕزگاربوون ئێزدیایە مەل سەرۆکاتیا کۆمار تەقدیم کردی و هاتیە پەسەندکردن ساڵە 2021دا ئلزام کرد و مدیریەک بێتە دامەزراندن بەرەوبەراتیە کاروبارن ڕزگار بووە ئەو ئێکش ئەرکێنوێ بەرەوبەراتیە ئەوەک و معالەجا نەفسیە وان کەسا بێتەکردن ئەوێش دەستن داعش تێنە ڕزگارکردن لێم زانین الوڵات ئێمە نەزمنێ ئەولەویاتەدا ڕاستی ئەف بابەتێن چارەسەریان نەفسی وان یا دەرونی ڕێکخراوێن نێودەوڵەتی و ڕێکخراوێن هەتا ئێزدیایەت مەحەلیشی گەلک گرنگێ بابەتی دەن و گەلک کارتێداکرینە و گەلک حالات هاتیە چارەسەرکردنشی لێ هێشتا جهودێت باشتر بێندا ئێدیشی بێنە چارەسەرکردن باشە کاک سەگڤان لە ساڵیادی جینۆسایدی ئێزدیەکاندا دەبینی سەرکردەکان پەیامانەیە بۆ شنگال بۆ خوشک برایزدیەکان سەرگۆزیران سەرۆک کۆمار سەرۆکی حیزبەکان سەرۆکی هەرێمی کوردستان پەیامانە چەندە بەنی بەکردداری جێبەجێ بکرێن هەلبەت سوپاسیە هەر کەسێکی بکەین هەو خەمێ vê jînosayde bitin û vê van derd û êş û azar û êzidya bitin lê rastî nebesa her sêy heşt ev rojel bîrê bêtin û nebesa her beyanname bêne derê xistin 12 sal derbas bûn ez bêjim vêca besa vêt kar bête kirin kar jî ew tu
قەرەبووکردناوان بکەیت کار ئەوە تۆ وەکی بەرینەکەمە ئیشارەت پێکردی ئیدارە مەحەلی بۆ شنگال دروستکەی بەیاننامە نایەتە دروستکردن مەثەڵەن بەڕێ سەرۆک وەزیران یان هەتا محافظە نەینەوەت کارت کارێکی زیانی ضمنێ کارەوی سەرەکی وەک ئیدارەدانە کارە خۆ شنگال تەنظیما شنگالشی بێتەکردن ئەvێ قەرەبووکردنا خەڵکێ تەنظیمکردنا ئیدارە خۆجیە شنگالە زڤڕاندنە ئاوارەیە ببینین ئەفلانە جددینە دیفچۆنێ بان بێسەرشوونە ئەvێت هاتین ئەvێت دەستی داعش هاتینە ڕفاندن وەختی خۆدا هەکە ئەvە بێتە دیتن کارێکی بچووک بتن بۆ من گەلێکی باشترش خطاباتت یان بەیاناتت مەزن و دوور و درێژ سپاس دەکەم بەڕێز کاک سەگڤان مراد جوندی کەسایەتی ئێستی سپاس بۆ بەشداریکردنێک بەخێر بێی سەرچاو